او گنجک و اودم 6 حیوان دیار نینه به ریا خاچا سوریا نف دولتی و هاتیه دیتن و درکت که ده زندان آسایش هولیر دا هاتیه دست سرکرن. برای وی دبیجید 6 حیوان بری نها برای وی سردان هولیر کربو و ایدین نوگریه. ده نها جیدا بوان درکتیه که ده زندان آسایش هولیر دا هاتیه دست سرکرن و او نزانن بوچی برای وان هاتیه دست سرکرن و ریک جی بوان نادن که سرداناوی بکن. مالباتا محمد سعید سر به پارتیا دیموکراتا کردستانه نه بله محمد سعید بخو سر به ایکتیه و لیوا ایکیا پاراستنا سلیمانی دوام کریه بله دنها دا او هاتیه دور خستن. داواکەی من ئاراستی خودی جەنابی سەرۆک کراوە 5-6 مانگە دایکێکی نابینە ئەتلێتەوە بەوەی بەس تەنها کوڕەکەی ببینێ. ئێستا کە ڕوون بووەتەوە براکەم لە ئاسایشی گشتی هەولێر سجنە هەروەکو نووسراوەکەشت ئاراستە کراوە. داوام لە جەنابت ئەوەیە داوام لە جەنابت ئەوەیە وەرە سەرخەت بۆ ئەوەی هەم براکەم ببینین ئێمە وەکو بنەماڵی وەکو بە کەسوکاری براکەم هەم ئەگەر تاوانێکیشی کردووە داوام لە جەنابت ئەوەیە چاوی بەزەیت هەبێت و لی پشتی 5 حیوان به ریا خاچا سوریا نف دولتی و نامه کاوی پشمرگی رواندی گهشتی دست مالباتوان و او هاتنه آگدار کرن که ده زندان آسایش هولیر دا هاتیه دست سر کرن. سروکی لجنه آمافه مروفان جی دبیجید هیانها نزانن او پشمرگی چاوا و لسرچه هاتیه دست سر کرن. دبیجید او برانبروی پشمرگی هاتیه کرن یاسایی نینه و دچیت خانه ترساندن و رواندنه. ده دمکی دا کسوکارن وی سر به پارتیا دیموکراتا کردستانه نه بله نزانن بوچی و لسرچه کوریوان هاتیه دست سرکرن. امی کراو رفاندنه و هیچ بهانه و پاساویکی یاسایی نیه. پێشمەرگەیەک بەو ڕێکارە بڕفێنی دوای 5 مانگ لە زیندانێکی ئاسایشی هەولێرا بدۆزرێتەوە. مەرجعی خۆی هەیە هەر تۆمەتێکی لەسەر بوو دەبوو بە ڕەسمی دەستگیر بکرێەوە بە فەرمانی دادوەرنەک بەڕفاندن و بە تۆقاندن و بە بێسەر و شوێنکردنەوەی کراوە کارێکی تاو نایاساییە. هەر تۆمەتێکی لەسەرە بە ڕێگای یاسایی دەتوانرێت ڕوبەڕووی یاسا و دادگا بکرێتەوە بەڵام بەداخەوە ئەمەی کە کراوە بەردەوامی هەیەویش بریتە لە ڕفاندن و بێسەر و شوێنکردن ئەگەر ڕێکخراوێکی نێودەوڵەتی توانای نەبێ بیدۆزێتەوە ئەوە هەر چارەنووسی دیار نابوو. به ریا دستیا سربخویا مافین مروفان و نویسانک هاتیه ئاراستەکردن بۆ ئاسایشە هەولێرێ و ئەو کار شەرمزارکردنە دەستەیە سەربخۆیە مافێن مرۆڤان داخوازە دیتنا محەممەد سەعید کردنە هەیە کو ڕێکارە یاسایی بەرامبەر وێ دووسەیە بگرنە بەر بەلێ هەیەنها چ بەرسڤێک بە دەستوان نەگەهشتیە بۆ دیتناوی پێشمەرگە. لە سەرەتای ئەم هەفتەوە دوای دەستپێکردنەوەی دەوامی فەرمی هەم هەواڵەکە دەزانین و هەم پێم وایە کە سوکاری و کاتە دەتوانن سەردانی بکەن. ئەوەی کەون بووە دواتر درەنگ زانیویانەکە دەستگیر کراوە بۆیە وە خۆیان ئاماژە دەکەن دەرێن پێمان خۆشە بزانین کەیسەکە چیە. بابەتەکە بریتێ لەوەی هەموو هاوڵاتیەک بەپێی یاسا دەبێت لە ماوەی 24 کاتژمێر بزانێت مادەکەی چیە هۆکاری دەستگیرکردنەکەی چیە و پێ ڕابگەیەندرێ بە کەسوکاریشی کە ئەم هاوڵاتیە لە فلان شوێن دەستگیر کراوە ئەگەر لەلایەن دەستگایەکی فەرمی دەستگیر کرابوو. محەممەد سعید خەلکی سلێمانیە و تەمەنێوی 37 ساڵە خێزاندارە و خودانێ دوو زاڕوکانە و کرێچیە 6 هەیڤانبەری نەها سەردانە هەولێرێ کربوو و نەڤەگەڕیە دنەهادا لە زیندانە ئاسایشە هەولێرەیە لە پشتی چەندین جاران داخوازکردن بۆ دیتنا کوڕێخۆ ڕێ بە ماڵباتاوی نەدایە سەرداناوی بکەن ئۆژە ئەگەرێ زیندانیکردناوی پشت ڕاست ببن.